بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتتان باش بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو لایەکتان لا بەرنامێکی نوێی بە کاتی عاقڵبەی و بەڕێز و خۆشەویست شادەبی بەڕێزم بەرنامەم جارەمان تایبەتە بە پرسی ڕۆشنبیری کورد لە نێوان بەرداشتی نارەکانیدا ماوەی نزیکەی 100 ساڵ کەمێک زیاترە توێژێک بوونەوەرێک گروپێک یا گروهێکی کۆمەڵایەتی بە ناوی ڕۆشنبیر لە دنیای ئێمە دروست بوون. ئەم گروپە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە گروپێکی کارە ئیشکار گروپێکی بەرهەمهێن بەردەوام لە کۆمەڵگەی ئێمە خەریکی ئیشکردن نووسین چالاکی نواندن بوون. لە ماوەی ئەم 100 ساڵەیە ئەم ڕۆشنبیرانە چیان کردووە، بەرهەمیان چی بووە و دەرەنجامی تێکۆشان و بەرخۆدانیان چی بووە، قسەیەکە و قسەکردن لەسەر خودی ڕۆشنبیر بابەتێکیشی دیکە. ئێمە لەم بەرنامەی ئەم شۆمانە هەوڵین لەسەر کارکتەر یا بوونەوەری ئەو بوونەوەرە بۆستین کە ناوی ڕۆشنبیری کووردە. ڕۆشنبیری کورد چۆن تێکەڵ بە ئەم کۆمەلگایە بووە، ئەم توێژە و ئەم کارکتەرە چۆن لە دنیا ئێمە سەری هەڵداوە و ڕەبتی چییە یا پەیوەستێکی هەیە بە ڕیشەی ئەم توێژەوە کە ئەویش هەر تازە لە دنیای مۆدێرن ناسەری هەڵداوە کە تەمەنی ڕەنگە لە 200 ساڵ زیاتر نەبێ، بەگشتی لەسەر ڕۆشنبیر و کێشەکانی و هەروەها ئەو هەمونیارەی کە بە تازە لە دنیای ئێمە بۆی قوت بۆتەوە ئەوەستین. ئەویش بە میوانداری بەڕێزان پێشڕەو محەممەد کە لە بەرلینەوە لەگەڵمانە توێژەری بواری فەلسەفە وەها نووسەر و هەروەها وەرگێر. سڵاو بۆ کاکە پێشڕە و هەروەها لە ستۆدیۆش بەڕێز سالار فەتەح لەگەڵمانایە کە سپۆڕی بواری کۆمەڵناسی نووسەر و چالاکوان و هەروەها نووسەرێکی دیاری ئێمە. کاک سەلارجان بەخێر هاتن دەکەم. لەم بەرنامەیە لەسەر کۆمەڵێک تەوەرەوەستین مناقەشیانەکەین و بێگومان لە بەرنامەکانی دواترا بە بابەت و بە پرسی جیاوەسەر لەسەر ڕۆشنبیری کورد درێژە بە گفتوگۆکایی. سەرەتا لەبەرەوەی کە میوانە لەگەڵمانە و لە بەرلینەوە عەزێتی کێشاوە ئەچمە لای بەڕێز پێشڕەو محەممەد ئەم کاتت باش پێشڕەوجان. سەرەتا زۆر سپاس کە بۆ ئەم بەرنامەیە لەگەڵمانە بۆی عەزێتین و سپاس بۆ بەشداریەکەت. سپاس کاک یاسینی هێژە، سپاس بۆ میوانداریەکەت. کاک پێشڕەوجان سەرەتامێ لەسەر مانا و ڕەهەندەکانی کەسێتی ڕۆشنبیر بوەستی. ینی ڕۆشنبیر لەبەرەوەی ئێمە کە بەتایبەتی ئەم نەوە تازانە هەر چاومان کردوێتەوە لەگەڵ بوونەوەرێکە دەرگیر بووین کە ناوی ڕۆشنبیرە، ینی کەمتر بیرمان لە ڕیشەی ئەم بوونەوەرە کردوێتەوە. ئەم بوونەوەرە کە ناوی ڕۆشنبیرە چییە، لەکوێ سەری هەڵداوە، ئەو ڕۆشنبیری لە دنیای ئێمە هەیە، چ ڕەبتێکی بە ڕۆشنبیرەوە هەیە کە لە دنیای خۆر ئاوایە ینی گەڵاڵە بووە و دروست بووە. حەزەکەم لەسەر ئەوە یەک پێشێکی پوختمان بێتێ بۆی کە بینەرە بەڕێزەکان بزانن کە باس لە چه کائینێگەکەین و ئاماژەیەک بە ڕیشە مێژوویەکەش. زۆر سپاس. سەرەتا بۆ ئەوەی ئێمە لە چەمکی ڕۆشنبیر تێبگەین، سەرەتا پێویستە کورتە مێژوویەکی سەرهەڵدانی گەشەی ڕۆشنبیر کارکتەر و بوونەوەرێک بە ناوی ڕۆشنبیر شی بکەینەوە کە لە زمانی لاتینیدا پێی دەگوترێت هۆمۆ ئینتێلێکوس، واتە کارکتەریان مرۆڤی ڕۆشنبیر. ئێمە دەزانین کە ڕۆشنبیر دیاردەیەکی نوێی کۆمەڵایەتیە، دیاردەیەک نە لە مێژووی کۆندا هەبوو بێ. سەرەتا لە سەدە کۆنەکاندا یاخود لە پێش سەرهەڵدانی سەردەمی فیودالیزم و دوایی سەردەمی سەرمایەداری، ئێمە لە سەردەمی کۆیلایەتیدا کارکتەرێکمان هەیە بە ناوی کارکتەری فەیلسوف کە پەیوەندی بە ڕۆشنبیرەوە نییە، بەڵکو کاریش ناکا لە ناو کۆمەلگادا، بەڵکو خەڵکانێکی دیکە کاری بۆ دەکەن بۆ ئەوەی ئەو بتوانێت لە بواری فەلسەفەدا، بۆیە ئەم لە بواری فەلسەفەدا بهزرێنە بیر کاتەوە لە ناو کۆمەلگادا. پەیوەندیەکانیشی بە بەڕادەیەک لەگەڵ سیاسەتدا هەیە، بەڵام سیاسەت بە مانا فراوانەکەی لەو سەردەمەدا بوونی نەبووە. ئێمە دێنە سەرەکانی ناوەڕاست سەردەمی مەسیحی، کارکتەرێکی ئاینی لێکۆڵەرێکی ئاینی سەرهەڵەدا کە ئەمیش قەتیستە بەیان لە دەربارەکاندا یاخود لە کڵێسا و لە
حجرە و لە جیهانی ئیسلامیشدا لە دەرباری خەلیفەکاندا دێتە ئاراوە هێشتا پەیوەندیەکی نێوان عەقڵ و نێوان بیرکردنەوە یاخود نێوان هزرین لەگەڵ کارکتەرەکە و کۆمەلگادا بوونی نیە، چونکە هێشتا کۆمەلگا بە مانایی وشک بوونی نییە. لە سەردەمی سەرمایەداریدا چەمکێک سەر هەڵدا بە ناوی چەمکی ڕۆشنبیر. ئەم کارکتەری ڕۆشنبیرە کارکتەرێک نییە لە بنەماڵە ئەریستۆکراتیەکانەوە هاتبێ، چونکە لە سەرەکانی ناوەڕاستایان لە سەردەمی فیودالیزمدا خۆ بەخۆ منداڵانی فیودالەکان یاخود ئەریستۆکراتەکان دەخرانە بەر خوێندنی تایبەت یاخود بە مانایەک لە ماناکان خوێندن تەنها بۆ ئەوان هەبوو. ئەمان دەبوون بە ڕاستەوخۆ لە ڕێگای مامۆستای تایبەتەوە کە بۆیان دابین دەکرا، دەبوون بە بیرکەرەوە، پاشان ڕۆڵی دەوڵەتیان پێدەبەخشرا یاخود ڕۆڵی بەڕێوەبەرایەتیان لە کۆمەلگادا پێدەبەخشرا. ئەمانە هێشتا هیچ پەیوەندیان بە کۆمەلگاوە نەبوو، چونکە هێشتا کۆمەلگا سەری هەڵنەدا بوو. بەڵام لەگەڵ سەرهەڵدانی سەرمایەداریدا کە شتێک سەرهەڵدەدا کە بندێکت ئەندرسن پێی دەڵێ پرینت کاپیتالیزم، واتە سەرمایەداری چاپەمەنی کتێب، بۆ ئەوەی بازارێکی هاوبەشی نەتەوەیی لەگەڵ چونکە سەرمایەداری بۆ ئەوەی بتوانێت بازارێکی هاوبەش دروستکە پێویستی بە زمانی هاوبەش و پێویستی بە سنوورێکی نەتەوەیی هاوبەش دەبێ. لەم ڕێگایەوە ئامراز و یان ئامێری یاخۆ تەکنیکی چاپ سەرهەڵدەدا. لەمڕۆ هێدی کارکتەرێک دێتە ناو کۆمەلگاوە کە لە ڕیشە ئەریستۆکراتیەکەیەوە نایە، چونکە ئێستا خوێندن وردە دێتە ئاراوە بۆ ئەوەی بازاری سەرمایەداری گەشە بکە و زمانی هاوبەش گەشە بکە، تەکنیکەکان دەخرێنە بەردەستی خەڵکەوە. ئەمانش هێشتا بە دیاریکراوی توێژێک سەر هەڵەدا کە زیاتر توێژی فەیلسوفانی گشتیان پێدەگوترێت یاخود مێژوونووسانی گشتیان پێدەگوترێت یاخود کە پەیوەندێکیشان ڕاستەخۆ بە سیاسەتەوە. ئەمانش بەڕادەیەک پەیوەندیەکیان قاچێکیان لە ناو سیستەمە یاخود بنەماڵە خۆشگوزەرانەکاندا هەیە و قاچێکیشیان لە ناو بەڕێوەبەرایەتیەکاندا هەیە، واتە خێزانی نیمچە خۆشگوزەران کە توانای ئەوەیان هەیە منداڵەکانیان بنێرن بۆ سوپا یاخود بۆ بەڕێوەبەرایەتیەکان. لێرەوە خوێندنێکی نیمچە ئازاد سەرهەڵدەدا، بەڵام بە دیاریکراوی لە سەدەی هەژدەوە لە خێزانە چینە ناوەڕاستەکاندا مرۆڤێک دێتە ئاراوە کە ئەم مرۆڤە هیچ پەیوەندی بە ئەریستۆکراسی و بە بنەماڵە فیودالەکانەوە نەماوە، لە زانکۆکان دێتە ئاراوە. یاخود ئەوەی کە فەیلسوفی ئەڵمانی هێگل پێی دەڵێت فەیلسوف لە ڕێگەی کارکردنەوە دروست دەبێ، واتە منداڵێکی خوارەوەی چینە هەژارەکانیش کە توانای پەروەردەی گشتی بۆ بە خۆڵقێندرێ دەتوانێت ببێ بە فەیلسوف. هەر لەبەرەوەشە نیچە زۆر جار بە گاڵتەوە بە هێگل دەڵێت فەیلسوفی کرێکار. بۆ مانایە ئەم چینی ڕۆشنبیرە کە دێتە ئاراوە لەبەر ئەوەی بە باگراوند و بە پاشخانە کۆمەڵایەتی و چینایەتێکی خۆی وشیارە دەست دەکات بە ئاڵنگارکردن و تەحەداکردنی چینە سەروەرەکان لە کۆمەلگادا. لێرەدا پەیوەندی نێوان ئێواتە لێرەدا یەکەم گرژی نێوان دەسەڵات و ئەوەی لە کۆمەلگاوە سەری هەڵداوە بۆ بە ئینتەلێکچوەڵ، بۆ بە کەسێک کە عقلی خۆی بەکاردێنێ، عقلیشی لە ڕێگەی کارکردنەوە گەشە پێداوە، گرژی دروست دەبێت. ئەم گرژی پێکدادانانە لە کۆمەلگای خۆرئاواییدا توێژێک دێنە ئاراوە کە توێژی ڕۆشنبیر ڕۆڵی ڕۆڵێکی گرنگ بەرپرسیارەتێکی گرنگ وەردەگرێت لە ڕەخنەکردنی سەرتاپای بناغە کۆمەڵایەتی سیاسی، ئاینی، کولتوری نەریتیەکانی 1500 ساڵی ڕابردوو بە خودی ئاینەوە کە پێکهێنەری بنچینەی سەرەکی دەوڵەتی نوێی سەردەمی مۆدێرن بۆ تا وردە ڕۆڵی ڕۆشنبیر لەوەدا دەبێت کە ئاین لە دەوڵەت بە جۆرێک لە جۆرەکان پیرۆزیەکانی ئاین لە دەوڵەتدا بماڵێت، دەوڵەت بە جۆرێک لە جۆرەکان بەرەو دەوڵەتی دنیایی ببە تا ڕۆشنبیر بتوانێت لە فەزایەکی یاخود لە بوار و مەیدانێکی ئازاددا ڕۆڵی خۆی وەکو کارکتەرێکی بنچینەی بەرەمهێنەر لە زیاتر دیموکراتیزەکردنی کۆمەلگا، لە زیاتر بەشداری پێکردنی تاکەکانی خوارەوەی کۆمەلگا دەوڵەت ناچار بکە بە قبوڵکردنی ئەم لە بەس بۆچی بۆ نمونە کە ئەگەڕێنەوە بۆ کۆمەڵناس و سۆسیۆلۆگێکی گەوری وەکو ماکس فێبەر ئەم کارکتەرە ئەبەستێتەوە بە خۆرئاوە، پێی وایە خۆرئاوا بەتەنیا ئینتاج یا ئینتاجکەر یا بەرەمهێنەری ئەم کارکتەرێک کە ناوی ڕۆشنبیرەوە لە شارستانەتەکانی دیکەی پێش شارستانیەتی خۆرئاوە بە تایبەتی سەرمایەداری خۆرئاواییە ئەم بوونەوەرە بوونی نەبووە. هەر ئەوەی ڕەبتی بە عەقڵانیەتەوە یا چۆ کارێک وە لە ماکس فێبەرەکە کە بڵێ ئەمە تایبەتە بە خۆرئاوە؟
مادەم بەڕێز دای ماکس وێبەر تێنا ماکس وێبەر بە دیاریکراوی دیاردەی هۆمۆ ئینتلیکوس دەبەستێتەوە بە سەرمایهداری تازەوە بە سەرمایهدارێک کە لەناو ڕۆحی مەسیحیەتەوە دێتە ئاراوە لە تەحەداکردنی ئاکارەکان و ئەخلاقیاتی مەسیحیەوە دێنێتە ئاراوە. ئێمە دەزانین یەکەم بنچینەکانی سەرمایهداری لە خۆر ئاواوە سەر هەڵدەدەن لە سەرەتاکانی سەرهەڵدانی بازرگانی پەیوەندیە بازرگانیەکان لە ناوان کۆمەلگاکان لەگەڵ سەرهەڵدانی دەوڵەت نەتەوەکان وشیاری بۆ نمونە مرۆڤێک چیتر نەڵێ من مەسیحیم یاخود سەر بە ئیمپراتۆریەتی ڕۆمانیم بەڵکو من بریتانی من فەڕەنسی من ئیتالی من ئیسپانی من پرتوگالیم من لێرەدا جۆرێک لە خود وشیاری دێتە ئاراوە لەناو کۆمەلگای خۆر ئاواییدا پەیوەندی نێوان مرۆڤێکی پاسیف ناچالاک بە ئاینەوە دەپچڕێ پەیوەندی نێوان من و خۆم لەگەڵ کۆمەلگاکەمدا دێتە ئاراوە. سەرمایهداری پاڵنەری سەرەکیە لە سەرهەڵدانی ئەم توێژە تازەیە بە ناوی توێژی ڕۆشنبیر کە ڕۆڵێکی بنچینەی لە ڕەخنەکردنی کۆمەلگای نەریتی پێشوودا هەیە. بەڕاستە خۆی دەیبەستێتەوە بە سەرمایهداریەوە لەبەر ئەوەشە کە سەرمایهداری یەکەم قۆناغی سەرمایهداری لە کۆمەلگا خۆر ئاواییەکان سەری هەڵداوە. تەنانەت مارکسیش کە وەکو ڕەخنەگرێکی بنچینەی سەرمایهداری ناسراوە نکوڵی لەوە ناکات کە سەرمایهداری دیاردەیەکی خۆر ئاوایی یاخود دیاردەیەکی ئەوروپاییە. بەڵام ئاخر خاڵ بڵێم مارکس لە کۆتاییەکانی تەمەنیدا باسەوە دەکات کە دەڵێن مۆدێلێکی دیکەی بەرهەمهێنان هەیە کە ناوی دەنێ مۆدێلی بەرهەمهێنانی ئاسیایی، بەڵام هێشتا پەیوەندی نێوان کۆمەلگا و سەرمایە و پارە و دەسەڵات دروست نەبووە. تاکێک هەیە بڕیار دەدات لە ڕوانگەی ئابووریەوە خوارەوەی کۆمەلگا چی بەرهەم بێنێت چی بکات. لەبەرەوە هێشتا پەیوەندیەکان ئازادانەیە. دەست خۆش کاک پێشڕۆژان، دوایەوەی کە ئەگەڕێمەوە بۆ لات پرسیاری ئەو دەکەم بۆچی لە کرۆنۆلۆژیای دەرکەوتی ڕۆشنبیرە خاڵێکێک کە خاڵی دریفۆسی پێڵە نەمیشا گەڕێنەوە بۆ لای پرسییا کەیسی دریفۆس لەسەر ئەو توانی بیرکەیتەوە تاوکو پرسیارەکانم لە کاکە سالارەکەم دوای بۆ ئەو پرسیارە دێمەوە لای جەنابەت. لە کۆمەلگە جیاوازەکانە ئەم کارکتەری کە باسمان کرد وا دەرەکەوێت کە لە خۆر ئاواوە دەرکەوتووە و ڕسکاوە، بەس لە کۆمەلگە جیاوازەکانە بۆ نمونە لە خۆر ئاوایە ڕۆڵێکی ڕەخنەی زۆر کارایی هەبووە و ئەوەی کرد. لە کۆمەلگە جیاوازەکانە چی کردووە بە تێڕوانینی تۆ لە دەروی خۆر ئاوا ئەم کارکتەر؟ من دوای دەستخۆشیم بۆ کاکە پێشڕە و کە سەردێکی مێژوویی باشی بۆ ڕۆشنبیر کرد، پێم باشە ئیزافەیە بکەم. بەڵێ لەبەرەوەی ڕۆشنبیرە و کەرەستانی کە هەڵیەگرێ و کەرەستە معریفی و ئینسانی و زاتیانی کە هەیەی لە مێژوودا نەبڕاون. واتە هی هەموو ئەو توێژانن کە بە درێژایی مێژوو هێناویانە داویانەتە دەست توێژێک یا با بڵێن توێژێک وەری گرتووە و گەڵاڵی کردووە و وەک بەرهەمێک ئەیکا بە ناسنامەی خۆی. جا من ئەمە زۆر جار کە سەیری ڕۆشنبیر دەکەین ناوی ڕۆشنبیر دەبیسین من وەک هەنگ دێتە بەرچاوم لە ناو ڕەوتە مێژوویەکەی خۆیدا. هەنگ تا گوڵ نەبێت نەبوو بێت، تا خۆر نەبوو بێت، ئۆکسجین نەبوو بێت، خاک نەبوو بێ و گوڵە ناڕێ. هەنگ دێ لەم گوڵ لەو گوڵ لەمانە هەر هەمووی چی دێنێ هەڵاڵە دێنێ و ئەیباتە ناو پرۆسێسێکەوە خۆی جیاکاتەوە لە بوونەوەرەکانی تر هەنگوێن دروستەکە. خۆ ئەم شتانە هەمووی لە بەردەم بوونەوەرەکانی ترا هەن، مەخلوقەکانی ترا هەن، بەزەم هەنگە دێ هەنگوێن دروستەکات. بەڵام ناکرێ ئێمە گوڵ لە بەرچاو نەگرین لە پرۆسێسی بە هەنگوینکردنە. هەر بەو جۆری مرۆڤێکی سادە کە دەیەوێت دەچێتە بازاڕەوە هەنگوین دەکرێ بەلایەوە گرنگە بزانێ ئەم هەنگوینە شیلەی خواردوە یا گوڵ، بزانێ ئەم هەنگوینە هی ناو شارە یا هی چێ و هی دەشت. بۆیە ئەو هەنگوینە یەک جۆر گوڵی خواردووە جیاوازە لەو هەنگەی بۆ شیفای دەرمانی کۆمەلگاکە ئەوانی کە بەکاری دێنن لەو هەنگەی کە لە چەندین گۆڵ نیشتووە. بۆیە کاتێک کە باسی ڕۆشنبیر دەکەین ئەو معریفەی هەیەی ئەو کەرەستانەی هەیەی کە باز لە عەقڵی دەکەی، کە باز لە ئیرادەی دەکەی، کە باز لە هەڵوێستی دەکەی، هەر یەک لەمانە لە ناو تاریخەوە هاتون لەو نەقدانی کە هەیەی. من ئەمە بەلامەوە گرنگە باسکەم بۆیە ئالێرەوە دێمە ناو مەسەلەی کۆمەلگاکانی تر. هەموو ئەو ئامراز و کەرەستانی کە ڕۆشنبیر لە خۆرئاوا و ئەوروپا باسی لێ دەکرێ و بە تایبەت لە 1990 1890 بە دواوە ئەو چەمکە ئیتر بارز دەبێ وەک لەو پرسیارەی جەناب تاکە باسی ئەلفرێد بەڵێ دریڤۆسەکەی لای ئێمەش لەو مێژوانە هەیە. لەبەرەوەی نەقد سەرەکیترین بابەتە
ئەگەر جاران ئەگەر لە ئەوروپا نەقدەکە لە دوای ئاسمانەوە هاتوێتە زەوی لە ڕێی فەیلسوفەکانەوە دوجار ئەم نەقدە بێتە نەقدێکی کۆمەڵایەتی لە درێژایی تاریخی ئەم ناوچەیە نەقدەکە هەر لە ئاسمان هەر هەبوو هەر لە ناو پرۆسێسێک گردونیەکە کە عقائیدی ئینسانەکان لە ڕێ ئەو باوەڕانەوە کۆمەلگاکانیان بەڕێوە بردووە نەقەت حزوری هەیە جاری وایە ناقیدەکان لە لای ئێمە وەک پێغمبەرەکان ناسراون بەڵام ناقیدەکان لە ئەوروپا وەک فەیلسوفەکان ناساون یان ناقیدەکان بیرکەرەوەکان با بڵێن پێش پرۆسێسی فەلسەفە ئەوانی کە لە ئەفسانەیە بیریان کردوێتەوە و ئەفسانەیان داهێناوە کە ڕۆشن بیریش بەشێک لە تەکاملی ئەو پرۆسێسە ئەفسانەیەیە کە دوجار دەگۆڕێ بۆ فەلسەفە و بۆ زانست و دوجار لە مەسائلی ئەکادیمیەوە دێتە ناو پرۆسەیەکی ڕۆشنبیریەوە کە هاوڕێم بە کورتی ئاماژەی پێدا لای ئێمەش هەر هەیە وێ من بۆ خۆم زۆر بەلامەوە قورسە کە پێم وابێ ڕۆشنبیر بەرهەمی ئەوروپا و خۆراوایە لە کاتێکە هەندێک لە نووسەرەکان ئاماژە بەوە ئەدەن کە حەزارەتی ئەم ناوچەیە کە ئەبن بە دراوسێ لەگەڵ ئەوروپیەکانە سوود لەم حەزارەتە وەرەگیرێ لە ڕێی شارەوە ڕۆشنبیر دروستە بێ چونکە ئەوان بۆچوونیان وایە شار بەرهەمێنەری ڕۆشنبیرە لە لادێ ڕۆشنبیر ئەو بۆچوونێکەیە دەڵێ دروست نابێ بەڕۆی ئەم ناوچەیە بە درێژایی هەزاران ساڵ شاری هەیە بیرکەرەوەی هەیە ناقیدی هەیە و مرۆڤگەلێک لەبەر نەقت لە بەرەوەی ڕخنیان لە تەفەکورە ئاینەکان گرتووە سیاسیەکان گرتووە دەسەڵاتەکان گرتووە بوشنەتە قوربانی کە هیچ کاتێ زۆر جار بەس ئەو تێکەڵکردنە ئەوەی کە ئێمە ئەو مۆدێلە کۆنانەی ڕخنەگر بەڵامەرە عاریفە فەیلسوف هەر شتێکە یعنی ئەی خێنەوە ناو توێژە ڕۆشنبیرەکە کێشەمان بۆ دروستەکە لە ڕووی ئەکادیمیەوە بەتایبەتی لە ڕۆکرۆنۆلۆژیەکەەوە کە وەکو وتمان خاڵێکی خاڵی دریفۆسی پێڵە تقریبا لە 1950 ئەوانەیەکە و 1945 شتێکی وایە ئەو کەی ساڵە لەوێەوە طبعا ناوەکەش بە یەکەم جار وەکو جۆرێک لە تانەوتە شەر و ئەوانە لە ئینەکانەگیریەوە یعنی مەبەستمەوەی حدێکی فاسیل هەیە ینی خاڵێکی وەرچەرخان هەیە کە تایە ئەم کارکتەرە و بەناو دەرەکەوێ و لەوێەوە بارەکرێت لە کۆمەڵێک ئەرک و بەرپرسارەتی کە پێشتر هیچ کائینێکی من ئەزانی بۆچی ئەم باسێنمە پێشەوە ئێمە چۆن بتوانین سوود لەم چەپکە وەربگرین وەک ئەوەی کە چۆن لە ئەوروپا ڕۆڵی ژەڕاوە ئیسیفادەی لێ کردووە بۆ کۆمەلگاکەی ئێمەش بتوانین بەو جۆرە سوودی لێ وەرگرین بۆ کۆمەلگاکە ئەگەر تێڕوانەکانی محەممەد جابری وەرگریت تێدەگەی لەوەی کە باسی مەرجع دەکا ئەبێ ئەڵێ ڕۆشنبیر مەرجعی هەبێ واتە تۆ لە ناو هەناوی حەزارەتەکەی خۆتان نەقد بەرهەم بێنیت ئەگەر ڕۆشنبیرێک لە ناو حەزارەتی خۆیان نەقد بەرهەم نەهێنێت دوجار کۆمەلگاکەی دووچاری چیەکە دووچاری ئەو واقعاکە کە زۆر جارێمە هەندێک لە ڕۆشنبیرانمان کە من چەند پشتیوانیشیان دەکەم کە من لیان تێدەگەم بۆ نمونەوەک سالار بەڵام کۆمەلگاکە کە چەند ئەوانشی ئازادی خوازن و خەباتی ئازادانەیان کردو بۆ ئازادی سیرەکەی هێرش دەکەنە سەر ئەو جۆرە ڕۆشنبیرانە بۆچی چونکە لە وێزگایەکە هەستەکەن ئەمانە بەرهەمی معریفەی کۆمەلگاکە خۆی نەقڵ ناکەنەوە بۆ خۆی ینی من مەبەستەکەم لێرەوەیە بۆی ئێمە ئەو دەریچەیە زۆر گرنگە یەکەم بدۆزینەوە کە ڕۆشنبیر لە هەناوی یەک کۆمەلگاوە نایەتە دەرێ بەڵکو هەر کۆمەلگایە کە ئێمە باسی ڕۆشنبیر دەکەین یعنی کەسێک دەبێ گوڵی گوڵستانەکەی خۆی باش بناسێ کە ئەیکا بە چه هەنگوینە بۆ چه دەردێش ئەشێت و چارەسەریەکات کۆمەلگە پێویستی بە ڕۆشنبیرە نیە چۆن پێویستینە کۆمەلگە پێویستی بەهێنە چکە هەندێک کەس پیان وایە کە ئەگەر ڕۆشنبیرەکانی کۆن بۆ نمونە کۆمەلگەی کوردی لە لەحزە لە لازەکانە هەمان بێدەنگ من کۆمەلگەی کوردی ڕەنگە کێشێکی دەکەم بێتەوە لە نووسی چەنەها نووسینە ئەمەم بینوانێ ئەزانی ئەگەر شارێک بێدەنگی تیا بێ خۆی ئەوە کێشەکەیەتی من جارێکیان حەزەکەم ئەمە وەک نمونەی بژێرمەوە نمونەیەکی واقعیە کۆنفرانسێکمانە بوو لە هەولێر باسی توندوتیژی کرا لە سلێمانی و لە هەولێر وترا لە سلێمانی توندوتیژی زۆرە لە هەولێر نییە منیش باسی ئەوم کردوتم لە شارێکی تریش لە دەرەوەی سلێمانی شارێکی تریشان باس کرد وتم لەبەرەوەی لە هەولێر حڕاکی عفو لە سلێمانی حڕاکی ئیجتیماعی گۆڕانی کۆمەڵایەتی خێرایە و بەردەوامە وشەی نا زۆر دەبیسترێ بەس لە شوێنێکی وەکو هەولێر زەڵتی ئیجتیماعی زۆرە سەرکوتی کۆمەڵایەتی زۆرە نابیسترێ بەڵام خودی ئەم نایە کێشەیە ئەم نایە نابیسترێ ئەم سەرکوتە خۆی کێشەیەکی گەورەیە بۆیە کاتێک کە سەیری کۆمەلگای ئەوروپا و خۆراوە ئاکەین و مەسەر ئەڵمانیا و فەڕەنسا بکەین وەک دوو نمونە کە ڕۆڵێکی کاریگەریان لە مەسەلەیە هەیە ئەوان هاتوون چیان کردووە فەردانێتیان یعنی زەمینەی فەردانیت دروست بووە
جار ڕۆشنبیر گەیشتوێتەوە ئاستەی لووتکەی گرتووە و خۆش دەزانی لە دوای ناپلیۆنەوەکە و خەباتە دەکرێت نێزامەکان دەگۆڕێ لە خێزانەوە بۆ دەسەڵاتێکی جیاوازتر کە پێی دەوترێت کۆماری کە لە لای ئێمە یەنە لای ئێمە هێشتا خێزان باڵا دەستە مەسەلەن ئاین جیا نەکراوەتەوە بە نمونە دەڵێن کێشەی مەسائلی نەتەوایەتیمان هەیە فەرد هەر ماهیەتی نییە لە تێگەیشتنی گشتیاڵن لە ناو توراسمانە هەیە بەس ئێمە استنتاجمان نەکردووە ئێمە یەک دنیا باخچەمان هەیە گوڵی تایە بەس هەنگمانە هەنگی لە تۆسفیرێکی وایە ڕۆشنبیر هەم ئاسایی نابێ و هەم ناتوانێت ئەو ڕۆڵی کە لە کۆمەلگایکە کە فەردانێت ومە و پرۆسسانی کتیە بەڵێ ئیشی خۆی بکەوە لای ئێمە سەر لێشاویایشی عجیب هەیە یعنی بارودۆخەکە وایە ڕەنبی ئەو بارودۆخی کە ئێستا ئێمە هەمانە بەم وەزعی تەکنۆلۆژیەوەی ئێستا هەیە ئەو دەمە فەڕەنسا تێیدا بووایە کاتێک ئەلفرێد ئەژیرێ بارودۆخەکەی ئەوان جوەک ئێستا ئێمەی لێ بهاتایە لەبەرەوە بە بڕوای من ئێمە لە دەورانێکا دێین کار بە شتگەلێک دەکەین وەکو ئەوی ئێستا بڵێ کەسێک بڵێ داوای لێبوردنەکەم هەر بێمەوە سەر هەنگەکە ئەگەر ئێستا تۆ هەنگ بەخێوکەی ناتوانانی زەمانەتەوەی پێبیتێ گوڵی چێویت بۆ بەرهەم دێنێ بۆچی چونکە ئەوەندە گەشتیاری ژەچێتە کێوەکان و ساردی بیسیەوە هەر لە ساردەکە دەخوات دەست خۆش کاکە سالارجیانە چمەوە لای کاکە پێشڕە و بەڕێز پێشڕە و وەکووتمان خاڵەکەی خاڵی دریفۆسە کە تووشی کێشەیەکە بێ کۆمەڵک ڕۆشنبیر ئەمیل زۆلا و جەماعەت بەرگری لەکەن و یاداشتێک بڵاوکەنەوە لێرەوە ناوی ڕۆشنبیریان بەسرە ئەچەسپێنرێ لە ڕۆژنامەی کە بڵاوێکەن و سەرنووسەری ڕۆژنامەکە ناویان لێنێەوە ئەم ینی ئەگە زۆر نەچینە تەفاسیلەکەیەوە ئەم خاڵە ئەم ڕووداوە چ نەخشێکی بەسەر ئەم بوونەوەرە هەیە کە ناوی ڕۆشنبیرەوە بۆچی لە هەموو پێناسەکردنەوەیکی ڕۆشنبیرا بێ بگەڕێنەوە ئەم خاڵە خاڵی درایفۆس خاڵێکی ئەجگار گرنگە و خاڵێکی وەرچەرخانە لە مێژووی پێکدادان و بە مێژووی سەرهەڵدا یاخود سەقامگیربوونی چەمپی ڕۆشنبیر لە خۆر ئاوادا بەتایبەت لە فەڕەنسادا تا هاتنی ئەو ڕووداوی کە بەسەر ئەلفرێد درایفۆسە وەک تۆمەتبارەکرێ بەسی خۆڕیکردن بۆ سوپای ئەڵمانی فەڕەنسا لە سەردەمی ناپلیۆنەوە گوایە وا دەگوترا کە پرسی دژە جوایەتی یاخود ئەنتیسەمیتیزمی چارەسەر کردووە بەتایبەتی کە ناپلیۆن ئەڵمانیاش دەگرێت و سەردەمەکە ناوی ئەڵمانیانە بوو قانونە یاسا کۆنەکانی دژە جوایەتی و ئەنتیسەمیتیزم هەڵدەوەشێنێتەوە تا ساڵی 1994 کە ئەلفرێد درایفۆس تۆمەتبار دەکرێت بەسی خۆڕیکردن بۆ سوپای ئەڵمانی کە بۆ خۆی ئەفسەری باڵای سوپای فەڕەنسی بووە لەوێدا یەکێک لە خاڵە زۆر بنچینەیەکان سەرهەڵەدات کە ڕۆشنبیر دەهەژێنێ لە ناو کۆمەلگای فەڕەنسی ئەویش پرسی ئەنتیسەمیتیزمە بۆ نمونە تۆمەتبارکردنی ئەلفرێد درایفۆس دەبەسترێتەوە بە سروشتی جووبوونی لەبەرەوەی ئەم کەسە جوو بووە لەبەر ئەوە لە سروشتی جوودا لۆیاڵیتی وەفاداری یاخود پابەندبوون بە نیشتیمان و خاکێکی دیاریکراو بوونی نییە لەبەرەوە هەموو چرکە ساتێک مرۆڤی جوو ئاماتەیە خیانەت لەو نیشتیمانە بکە کە تێیدا دەژی لەو وڵاتە بکە ئەتوانین بڵین کەیسی دریفۆس یەکێکە لە هەڵە لۆژیکیەکانی ژیانی کە ڕۆشنبیر تەدەخولی تاکا بۆ ڕاکردنەوەی چکە بینا لەسەر شتێگەکرێک بینای دەرەنجامێک لەسەر هۆیەگەکرێت کە یا لەسەر پێش دەرەنجامێکەکرێت کە مەرجنیەوە بێ ینی لە 150 زۆر جار مەرجنیەوە بێ بێگومان خاڵی درایفۆس بۆچی گرنگە لە بەشداری ڕۆشنبیراندا لێرەدا بۆ یەکەم جار ڕۆشنبیر ڕۆڵی بەشداریکردنی ڕاستەوخۆ و کاریگەری لە ناو کۆمەلگادا بۆ دێتە ئاراوە نمونە هەرە دیارەکەی کە بەڕێز ئاماژەت پێکرد ئەمیل زۆلا لەو نامەکراوایی کە بە ناوی ژەکوس لە 1998 دەینووسێ و لە ڕۆژنامەی لە ئەوغۆ بڵاو دەبێتەوە کە دوایی کۆمەڵێک ڕۆشنبیری دیکەش لەوانە ئاناتۆلی فرانس و ژان ژورێس و ئەمانە بەشداری دەکەن خاڵێک بۆ ڕۆشنبیران دێنێتە پێشەوە ئەو ئەفسانەیە ڕەت دەکاتەوە کە پێی وایە کۆمەلگای فەڕەنسی کۆمەلگایەکی سیکۆلاریزە بووە لە ئاین دوور کەوتۆتەوە ئەم کاریگەری ئەگەرچی ئەمیل زۆلا ناچار دەبێت ڕابکە بۆ بریتانیا بۆ ماوەیەک بەڵام بواری گشتی فەڕەنسا دەهەژێنن ئەم ڕۆشنبیرانە نەک تەنها بواری گشتی فەڕەنسا دەهەژێنن ئەم خاڵە زۆر گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەن بەڵکو ئەڵمانیاش دەهەژێنن بەڵکو هەروەها دەبنە هۆکاری ئەوەی کە هەم کەیسی درایفۆس و هەم ڕۆڵی ڕۆشنبیران دەبێتە هۆکاری ئەوەی کە جووەکان بەرە و خاڵێک وەرچەرخانێک لە خودوشیاری نەتەوەیی خۆیان بڕۆن بڵێن پرسی
جوو لە فەڕەنسا و لە ئەوروپا پرسێکە کۆتایی پێ نەهاتووە بەڵکو تەنها چارەسەری پرسی جوو بریتیە لە ڕزگاری سەرتاپاگیری گەلی جوو بە دامەزراندنی دەوڵەتی خۆی. بەڵام لێرەدا خاڵک هەرە گرنگەکەی کەیسی درایفوسەوەی کە کۆمەلگای فەڕەنسی دابش دەبێت بەسەر دووبەرەی بەرامبەر یەک وەستاوی یەکێکیان کە پێیان دەگوترێت درایفوس یارد ئەوانن کە لە بەرەی درایفوسەوە دەوەستن لەوانە ئەمیل زۆلا و بەشێکی زۆر لە ڕۆشنبیرانی ئەڵمانی و لە ڕۆشنبیرانی فەڕەنسی بەشێک لە سۆسیالیستە ئەڵمانیەکانیش بەتایبەت لە ناو پارتی سۆسیال دیموکراسی هەروەها بەشەکەی دیکەی کە پێی دەوترێت ئەنتری درایفوس یارد ئەوانن کە تا بینەقاقا بڕوایان بۆ ئەفسانەیەی پیلانگێڕی نەتەوەی جوو گەلی جوو هەیە لەسەر کۆمەلگا. ڕۆشنبیران کاریگەریەکی لە بەشداری ڕاستەخۆیاندا کاریگەریەکی ئێجگار گەورەیان هەیە تەنانەت ئەگەر نمونەیەک بێنمەوە ڕەنگە بۆ ئەمڕۆی مرۆڤایەتی دوای ڕووداوەکانی هیتلەر و نازیزم زۆر جێگای باوەڕ نەبێت ئەویش ئەوەیە کە تەنانەت ڕۆشنبیران چ لە ئەڵمانیا ڕۆشنبیرانی فەڕەنسی داوا لە ڕۆشنبیرانی ئەڵمانی دەکەن لە چالاکوانانی ئەڵمانی دەکەن حکومەتی ئەڵمانی ناچار بکە بەشداری لە کەیسی درایفوس لە فەڕەنسادا بکە ئەوەیە کە بسمارک و حکومەتی ئەڵمانی ئەو کاتەکە ئێمە دەزانین بۆ نمونە 6 ملیۆن جوو بەدەستی ئەڵمانیەکان قڕ دەکرێن بەڵام مێژوویەکی کەمێک کۆنتر هەیە تێیدا ئەڵمانەکان داوا دەکەن لە فەڕەنسا پرسی ئەفسانەی پیلانگێڕی جوو کۆتایی پێبێنێ ئەمە پرسێکی ئێجگار ترسناکە بۆ گەشەی سیاسی و دیموکراسی کۆمەلگا. ڕۆڵی ڕۆشنبیران لێرە دێتە ئاراوە کە تەنانەت سێشت دەوروژێنن بەست کورتی بیڵەم یەک کۆمەلگای فەڕەنسی دەوروژێنن دەهەژێنن کە ئەو ئەفسانەیە بەتاڵ دەکەنەوە کە کڵێسا و کە ئەفسانە کۆنەکانی مەسیحیەت لە دەوڵەتی فەڕەنسی داماڵراون بەڵکو هێشتا سیکۆلاریزم لە کۆمەلگادا جێگیر نەبووە لەبەرەوە بە ئاسانی کۆمەلگا دەتوانێت بگەڕێتەوە بۆ ئەفسانە کۆنەکانی مەسیحی کە جوو بە خواکوش بە پێغەمبەرکوش نازانم چی هەتا دوایی لە قەڵەمدەدات دایدەنێت. بۆیە سیکۆلاریزم لەگەڵ کەسی درایفوس لە کۆمەلگای فەڕەنسیدا دێتە ئاراوە نەک لەگەڵ شۆڕشی فەڕەنسی و سەرپەڕاندنی قەشەکان بەدەستی ماکسیمیلیان ڕۆبسپێرەوە. خاڵی دووەم هەژاندنی کۆمەلگای ئەڵمانیە یاخود دەسەڵاتی سیاسی ئەڵمانیە کە ئەڵمانیا بەشداریەکی ئەرێنی و پۆزتیڤ لە کۆتایی هێنان بە کەسی ئەنتیسەمیتیزم لەناو فەڕەنسادا دەکات. خاڵی سێ بەشداری ڕۆشنبیران و کەسی درایفوس لەناو کۆمەلگای فەڕەنسیدا دەبێتە خودوشیاری وشیاربوونی گەلی جوو سەرهەڵدانی دەستخۆی نەتەوەیی گەلی جوو دەستخۆ لەبێدا چکە یەکێک لە ڕۆشنبیرەکان ئاخر خاڵی من ئەوەیە لە کەیسەکەدا خۆی بەشدارە تیۆدۆر هێرتسل ڕاستەوخۆ لەگەڵ ڕۆشنبیرانی فەڕەنسی بەشدارە کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ کۆی ڕۆشنبیرانی فەڕەنسی لەو سەرمێکە بەخۆی لە ڤێنناوە نێردراوە بۆ بە ڕووماڵکردنی ڕوودا و دادگاییکردنی کەیسی درایفوس. کەیسی درایفوس بەشداری ڕۆشنبیران نەک فەڕەنسا و ئەڵمانیا سەرتاپای کۆمەلگای ئەوروپا دەهەژێنێت. لەبەرەوە ڕۆڵی ڕۆشنبیر وەکو کاراکتەرێکی چالاک لە گۆڕینی سەرتاپای یاسا کۆمەڵایەتی سیاسی کولتوری نەریتیەکانی 2000 ساڵی ڕابردوو دێتە ئاراوە کە ئیتر پێکەی خۆی تەواو سەقابگیر دەستخۆش ڕوونکردنەوەیکی زۆر گرنگ بوو کەواتە لەم کەیسەی درایفۆسەوە ئێمە تایبەتمەندیە سەرەکیەکانی ڕۆشنبیر کە بریتیە لە هەستێکی ڕەخنەیی ئاوەزمەندی و لۆژیکمەندی بەرگریکردن لە ئازادی بەرگریکردن لە پەراوێز خراوان و بەرگریکردن لە کۆمەلگەیەکی سێکولار و حکومنەدان لەسەر ئەساسی بیرروباوەڕی ئاینی تقریبان ئەم تایبەتمەندیانە تاوەکو ئێستاش ئەتوانین بڵێن لە ڕۆشنبیرە ماون واتە ئەو کەیسە ئەبێتە جۆرێک لە نەخشکرد لە نەخشەسازی کارکتەری ڕۆشنبیر. بەڵێ بێگومان وەکو باسم کرد بەشداری ڕۆشنبیر دێتە ئاراوە لە کۆمەلگادا. ئەگەمە نمونە وەرگرین سێ لە هەر ڕۆشنبیرە سەرەکیەکانی کەیسی درایفوس ئەمیل زۆلا و ئەناتۆلی فرانس و ژان ژورێس لە ئەڵمانیا ڕۆزا لۆکسمبۆرگ و کارل کاوتسکی و ئەمانە هەمویان ڕیشەیە لەناو بیری چەپ و لەناو سۆسیالیزمیشدا هەیە. لە هەمان کاتدا درایفوس بۆ خۆی ئەفسەرێکی باڵای سوپای فەڕەنسی کە چەپەکان ڕۆشنبیرانی ئەو کاتە لە بەرامبەر بە سوپای فەڕەنسی وەستاون بەڵام کاتێک کەیسێک دێتە ئاراوە کە کەیسێکە دەزانن ئەگەرچی ئەلفرێد درایفوس لە ڕووی ڕۆشنبیریەوە یاخود لە ڕووی بیرکردنەوە یاخود لە ڕووی پەیوەندیەکان و هەڕەمی دەسەڵاتەوە هاوڕێی ڕۆشنبیرانی چکە ئەو سوپا سالارە. بەڵام کاتێک ئەم کەیسە ترسناکە دێتە ئاراوە کە دەزانن دەکرێت کۆی کۆمەڵگای ئەوروپی بە ڕادەیەکی ئێجگار ترسناک بەهەژێنە ڕۆشنبیران بەڕاشکاوی دەچنە بەرەی درایفوس یاردەوە. بەڵێ دەستخۆش بەڕێز پێشڕۆژان هی نەکەم ینی لەمە زۆر جێی سەرنجانی چەند جار بیرم لە کەیسی هی درایفۆس کۆتە بیرم لەم خاڵە نەکردێتەوە. ڕۆشنبیران زۆر زوو هەستیان بەو ئەنگێزە ئەو نەزعە
دژە جوویە کردبوو کە لە کۆمەلگای هی خۆرئاوەیە هەبووە چەند پێشتر ئەندێک فەیلسوفی دیکەش هینان ینی ئاماژان پێیا بوو ینی و ئیشان لەسەر بوو بە خودی مارکس پێم وایە بێنی چەند جار هەندێک ئاماژەتیا بەڵام دوای سێرکردن کۆمەلگای ئەوروپی بە گوێنەگرتن لەم نەزعەی خۆیان ئەم نەزعە ئەنتیسمیتیزمە ئەو کارە ساتە گەورە خڵکەن کە هۆڵۆکۆستی پێوترێ و ئەتوانی بڵین ڕۆشنبیران خاوەنی جۆرێک لە نەزعەی پێشبینی و جۆرێک لە نەزعەی تەنەبوئیشن ینی لەمڕۆ ئەوە بە کورتی ئەگەر لەسەر ئەوە قسە بکەین. بەڵێ بێگومان یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە بە بێگومان تێڕوانینی بەشێکی زۆری ڕۆشنبیران بەتابەت ڕۆشنبیرە ئەڵمانیەکان لە پەیوەندیدا بە کەیسی جووەکانەوە بە کەیسی ئەنتیسەمیتیزمەوە پەیوەندێکی تۆزە کۆنترۆڤێرشیاڵ و مشت و مڕسازە زۆر ئاسا پێویستی بە لێکۆڵینەوە بەرنامی تایبەت سەرسەرمکەی بۆی ناچینە ناوێەوە بەڵام لە فەڕەنسا کەیسەکە بە دیاری کراوتر زیاتر هەستی پێدەکرێت چونکە دیاردەی ڕۆشنبیر پێشەوەی لە ئەڵمانیا سەرهەڵدا لە فەڕەنسا و لە بریتانیا سەرهەڵدا بە دیاری کراوی چونکە شۆڕشی بۆرژوازی و شۆڕشی پیشەسازی لە بریتانیا و پاشان لە فەڕەنسا لە ڕاهەندە سیاسەکەیدا لە بریتانیا لە ڕاهەندە پیشەسازیەکەیدا دێتە ئاراوە لە ئەڵمانیا درەنگتر تاکی ڕۆشنبیری کارکتەری ڕۆشنبیر دێتە ئارەوە لەبەرەوە فەڕەنسیەکان زووتر درک بەو پرسە دەکەن هەر لەبەر ئەوەیە پرسی ئەنتیسەمیتیزم ئەگەر چی ئەنتیسەمیتیزم لە فەڕەنسادا فۆرمێکی زۆر ترسناکی هەبووە لە سەدەی 19دا هەتا تەنانەت لە ناو چەپەکانیشدا ینی فۆرمێکی ترسناکی هەبوو بۆ نمونە ژۆزێف پرۆدۆن کە ڕابەری ئەنارشیست و بزوتنەوەی کرێکاری فەڕەنسیە لە سەدەی هاوڕێی کارل مارکسیش بووە داوای قڕکردنی جووەکان دەکات بەڵام ئەم لە گوتار تێناپەڕە ناچێتە ناو بزوتنەوەی سیاسی لەبەر ئەوەی ڕۆشنبیرانی فەڕەنسی ڕۆشنبیرانێکن ڕاستەوخۆسبتر کاریگە کۆنتاکت و پەیوەندیان لەگەڵ کۆمەلگادا هەیە هەروەها لە سەدەی 18دا پاشا فەڕەنسیەکان یاخود دەسەڵاتی فەڕەنسی دەربارەکانی خۆی زیاتر بۆ ڕۆشنبیران و بۆ ڕەخنەگران کردبووەوە لەبەر ئەوەی ڕۆشنبیران زووتر دەچنە ناو کۆمەلگاوە پەیوەندیەکان و هەڕەمەکانی دەسەڵات زیاتر تەنک دەبنەوە زیاتر وەک دەڵێن لەرزینیان تێدەکەوێت لەبەر ئەوە ڕۆشنبیر لە فەڕەنسادا ڕۆڵێکی گرنگتر و ڕاستەوخۆتر لە هەژاندنی کۆمەلگا و ڕادیکالیزەکردنی کۆمەلگا هەیە لە ئەڵمانیا درەنگتر ئەم دەستخۆش ئەزیزم ڕوونکردەوەی چاکمان ئینکرا هێشتا نەچوونێ سەکتۆرەکە بەڵامی تر داغڵی تەورەکبی ئەگەر سەیری سەرهەڵدانی ڕۆشنبیری کورت بکەین تقریبا لەو فترانەیە کە لە ئازار و کۆتایەکانی سەدەی 19 لە 1970ەوە بەدووە ئێمە ژووردەوەدا کارکتەرە لە ناو دنیا ئێمە دروزە بێت کە منەوەری پێڵێ ینی هەرچەند ئەو پێشەکیار نەقدیە گەورەی یا ئەو پێش پاشخانە فەلسەفیەی کە لە خۆر ئاوایە هەیە بۆ ڕۆشنبیر ئێمە لە خۆر هەڵاتان نیمانە بەڵام سیرەکەین هاوکات لە دنیای ئێمەشا کارکتەری ڕۆشنبیر بە ناوی منەوەر و دوایی بە ناوی ڕۆشنبیر دەرەکەوێ ئەم هاوکاتیە بۆ تۆ جێی سەرنجیانە وڵی ئەگەر ئێمە زۆر بچینەوە بابەتە مێژویانەوە کە من پێم وایە کۆمەلگاکەمان زۆر قازانجی لێ ناکە ئەگەر هەندێ بابەتی ترین تەنزیمی پێشە و ڕووداوانە هەن لە منەظەماتی مەخفی ئەوروپا و ئەو وڵاتانەدا یا کە زۆرێک مەقالاتی ورد هەن لەسەرەوانە نووسێ و بەشێک لەو کەسایەتیانەی کە ڕۆڵیان هەیە لە بە پرۆسەی بەعقڵکردنی بەعقلانیەت بردننی کۆمەلگا و هەرچەمکی ڕۆشنگەر و منەوەر و هەندێک لەو هێمانەی کە هەندێک منەظەماتی منەوەرین لە ئەوروپا هەن کە ئێمە ناوی هەندێکشانەیەنین چوگازانم حساسەتی گەورە بەرامبەر و ناوانە هەیە ئەکەوینە ئیشکالیتی گەورەی ئەوەی کە ئێمە لە جێوەی ڕۆشنبیر بۆ کۆمەلگای کوردی وەک بوونەوەرێکی کە من بە هەنگ شوبهاندم کە هەنگ خۆشەویستێکی زۆری کۆمەڵاتی کۆمەلگای بۆ هەیە ئەمی هێمایی پێ بدەینەوە دین ناشرینی دەکەینەوە ئەگەر پێ دوایە تۆ بەستنەوەی کارکتەری ڕۆشنبیر بە ئەوروپاوەکەەوە هینە من کێشە ئەوەشە چەمکی غەرب زەدەگی لێرە دروستکرێت چەمکی ئەوەی کە ئەمانە خۆتەزانی لە وڵاتێکی وەکو ئێرانە هەر چەمکی ڕۆشنبیر لە مسەقەفەکەەوە ئێمە نەمان هێناوە ڕۆشن فکر و ڕۆشنگەری ئێرانی لە فەرهەنگی ئێرانەوە نزیکین بەکارمانێنەوە بە حکمی ئەو توراسی کە تێکەڵە لە ڕووی زمان و نەژاد و ئەم شتانەوە مەسائلی ئێران لە پێش ئینقلابی ئیسلامیا خۆتان نەزانی مەجموعەیە خوێنەواری گەورەی هەبوو دژی غەرب زەدەیی ئیشانەکرد چه ئەدیبەکانی چه مفەکرە کۆمەڵ ناسەکانی وەکو دکتۆر علی شەریعەتی وەکو جەلال ئەحمەد ئەمانە خەڵکانیشی گەورە بوون هەوڵیان ئەدا ئیش لەسەر بە کولتوری کردنی فەرهەنگ کەسایەتی کولتوری کۆمەلگاکەی خۆیان تەقدیر کرێ ڕێز لێ گیراو بێ بە جۆرێک تا ئاستەوەی چەندین وتاریان هەیە کە ئەوان هیچ کاتێ ئەو کەسایەتیە کولتوری خۆیان بچووک ناکەنەوە مەبەستم لەو مەجموعە کەسانەیە کە خۆیان بە خاوەنی فکر دەزانیە ئەم ناو ناتۆرەنانە لە ڕۆشنبیر بەوەی کە
کۆیلەی خۆر ئاوایە و وێنەی لاسای خۆر ئاوایە ینی بۆ منە حتا جلال ئال ئەحمەد شریعەتی ئەوانەمانە خەڵکانی کۆنزەرڤاتیڤ هەتا هەندێک کەس بە خەڵکانی ڕەجعی و کۆنەپەرست لە قەڵەمیانەدا کە بۆ منە کەسێکی وەکو عەلی شریعەتی توانین بڵین تیۆری زەکەری دەوڵەتێک وەکە ئێستا ناوی کۆماری ئیسلامی ئێرانی یەک دنیا نەهامەتی بەسەر خەڵکی خەڵکی شائی نەکەوێن ینی بۆچی ئەبێت ڕۆشنبیر کە داوای سیکۆلاریزیشن داوای نەقدکردنی بۆ نمونە ئاین نەقدکردن نەرینی کۆمەڵاتی ئەکرێ ئەگەر ڕەبتی کەینەوە بە وێنە خۆر ئاوایەکەەوە جێگای ئیشکال حەزەکە من جارێ نەچمەوە زۆر بۆ ڕابردوو یەک دوو نمونەی ئێستا باس بکەم بۆی لە مەبەستەکەم بەباشی بکەیت. من کاتێک کە ئەو ڕووداوەی 1994 ئەو کۆلۆنێلە فەڕەنسیە دەخوێنەوە دەیبینم و لەم دوایانە شام ڕووداوانەی بادینان لە ساڵی 2021 کە گیراوانی بادینان هاتە پێشەوە من ئەوەمە هاتە بەرچاو یعنی لای ئێمە ئاستی ڕۆشنبیر گەیشتوویە ئاستێک کە شەقامی کوردی داکۆچی لە گیراوەکان دەکرد ڕێک دەیوت دادگا غەدریان لێ دەکا هەر بۆ جۆرەی دایانوت دادگا حکومەکە لە بەرامبەر ئەلفرێد تاوانێکی گەورەیە بەرامبەر بە مرۆڤایەتی دەکرێت ئەوان دەیانوت ئێمە 100 ساڵە لە سەردەمی ناپلیۆنەوە تا ئەو کاتە باسکەین ئەم خەباتەمان بۆ کرد بۆ ئەومان کرد کە ئینسان سالاری تاحکم کە مەسائلی دینی نەیە تا ئاراوە دین جیابوو بێتەوە لە دەوڵەت کەچی ئێستاتێ بە پاساوی ئاینی خەریکە وردە نەزعی ئاینی دێنەوە بۆ چۆساننەوە. ئێمەش ڕۆشنبیرانی ئێمە ئەهلی فکری ئێمە ئەیانود ئێمە خەباتمان کرد کە مرۆڤەکان بەبێت تاوان لەسەر تێڕوانینیان لەسەر ئازادی بەیانیان دیل نەکرێن نەکوژێن ئەوەتانی خەڵکانێک بەبێت دادگایی پێشەوەی دادگا حکم با حکمیان بەسەردا داون لە کاتێکا سەرۆکی حکوومەت لە پێش حکمی دادگا پێوانەوە سەکەم ئەمەوە لێرۆ بێمە ناو پرسیاری بەڕێستان. من بۆیە لە یادا وتم کاتێککە باسی مەرجع دەکەی ئێمە ئەبێت گرفتەکەمان لە چیدایە ئەوروپا ئەو مەراحلانی تێپەڕاند بوو 100 ساڵ حکمی ڕەفاهیەتی ئینسان سالاری بینی بوو کە ئەڵێم سکیولارەوەی هاوڕێمان ئاماژەی پێداجیاکردنەوەی دین لە دەوڵەت ئەمە پەیڕەوی لێ کرابوو تا ڕادەیە کەوتووە سەر پێ خەڵکی پێ پەروەردە کرابوو. لای ئێمە هێشتا ئێمە خۆمان لە یەک دنیا نەزعەدا نەبڕیوە هێشتا چەمکی ڕۆشنبیر نەهاتوێتە ناو کۆمەلگاوە پێشەوەی خۆی بناسیێنێ لی دراوە وێ بەلای منەوە گرنگە هەمیشە لە ئاستی تێگەیشتنی خەڵکەکەتە لەسەر شتە ئەساسیەکانی بە هونەرێکی کاریگەر کار بکەی ببێتە بەشێک ئەو پێی وانە بێتەوە لە قیەمەکانی دەدەی هەتاوەکو ئێمە نەتوانین ئەوە تێبگەێنین من دایم بۆچون وایە لەبەروی ئەم کۆمەڵگایانە باڵاترین قیەمی ئاینیە و ناوچەکە خۆی وایە کاکە ئەوروپا لە یۆنانەوە بەولاتر لە دوای ئەفسانەوە فەرسەفەی بەرهەمێنا و هاتە ناو زانستەوە ئێمە لە دوای ئەفسانەوە هاتوونەتە ناو ئاینەوە زۆر جیاوازە بیرکردنەوەکانمان لەبەرەوە من جارێکی تریش دەڵێمەوە زۆر ئێمە گرنگە نەقدمان لە ناو خودی بەرهەمە مەرجعەکەی خۆمانە بێواتە لە ناو تراستمانەوە بین نەقدکەین بە خودی بابەتەکانی خۆمان نەقدەکە بەرهەمێنین با من نمونەیەکت بۆ لێرەوە باسکەم بە کورتی کاتێککە بۆ نمونە من لە ناو قورئاندا دەبینم حەزەتی ئیبراهیم نەقد دەگرێ لە تێگەیشتنی گشتی کۆمەلگاکەی کە پێیان دەڵێ ئێوە ئەوەی دەیپەرستن ئەم بتە مادەیە ئەو من واوێنای دەکەم کاتێککە من بۆ خۆم وەک کەسێکی موسڵمان لەم کۆمەلگایە ئەم خێتابەم هەیە کەسە موسڵمانەکە باشتر گوێم لێ دەگرێت تا من بێم لە ناو توراسی خۆیان دێم هەمان بابەتە ڕوحیەکەی خۆیەتی هەمان بابەتە عقایدەکانی خۆیەتی ئەو لەو مەزدەرە قورئانی کە ئەو باوەڕی پێ هەیە دێم ئستنتاجی عقل دەکەمەوە جارێکی تر دەڵێم یەکێ لە پرۆسێسەکانی ڕۆشنگەر ئەوەیە کە تەقلید ناکە خۆی دێنێتە دەرێ لەو هەژمونە کولتوریەی کە باوە بەسەر کۆی گشتی کۆمەلگادا ئەو زاویەکی ترە بینێ ئێمە زۆر گرنگە خۆمان بێنینە دەرێ لەناو ئەو هەژمونە گشتەی باوەی کە سەرچاوەکانی معریفەی کۆمەلگاکەمان دەیهێنێ جارێکی ترشتی تری لێ ئستنتاجکەی وەگەوەی دکتۆر عەبدولکەریم سروشیش لە ئێرانە زۆر بە وردی دەستخۆش ئەوڕم کردێکی باش بوو ئەچمە بۆ لای بەڕێز پێشڕۆ محەممەد پێشڕەوجان ئەگەر سەبارەت بە ڕۆشنبیری کورد ینی کاتێک کە سەیری مێژووەکەی ینی دەرکەوتنی کارکتەری ڕۆشنبیر بەو ینی بەناوەکەی ئەڵێم ینی بە پاشخان و بە کارکتەرە وجودیەکەی کە لە کۆمەلگای هەبوو بەوە نا چکە پێش کێشەی کەیسی درایفۆسیش لە کۆمەلگا ئەوروپیەکانە بە 100 ساڵ پێشتریش ئەم کاینە ڕۆشنبیرە بەبێن ناوی ڕۆشنبیر ئامادەگی بۆ ڕەنگە پێشتریش ئامادەگی ئەبوو بێ بەڵام مەبەستم دەرکەوتنی ڕۆشنبیر لەو کاتێک کە لە خۆر ئاوای بەو ناو دەرەکەی تقریبا لە دنیای ئێمەشا دەرەکەوێ
ینی منەوەرەکانی وەکو پیرەمێر وەکو حاجی قادری کۆی وەکو مستەفا پاشا یامڵکی ئەوانە کە لە ئەستەمبول بوون دوای دێنەوە بۆ سلێمانی و بۆ کوردستانی باشوور و هەندێکیان دەچنەوە بۆ کوردستانی ڕۆژهەڵاتوانە ئەمە وەندێکشان لە باکوورە خۆیان ئەمێنەوە ئەمانە توانین بڵین هاوسەردەمی دەرکەوتنی کارکتەری ڕۆشنبیرن لە خۆر ئاوایە ینی چۆن بەراوردی ئەمە بکەین ینی بە تایبەتی ئەو ئەگەر جیاوازیە گەورەی کە لە ڕووی ژیاری و لە بینی خۆرهەڵات و خۆر ئاوا هەیە لەمڕۆ لە ڕاستیدا چەمکی یاخود دیاردەی ڕۆشنبیر لە کوردستانە بە دیاریکراوی دیاردەیەکی زۆر کۆن نییە بەڵکو دیاردەیەکی تازەترە ئەگەر چی پێم وایە کۆمەڵێک لێکۆڵەر لەبارەی مێژووی سەرهەڵدانی ڕۆشنبیری کوردیەوە لێکۆڵینەوەی باشیان ئەنجام داوێت بەداخەوە من دەستم پێیان نەگەیشتۆ بەهۆی دووریم لە کتێبخانەی کوردیەوە بەڵام ئەگە سیرکەین ڕۆشنبیر وەکو کاراکتەر وەکو بەشداریکردن لە ڕەخنەی کۆمەڵایەتی و سیاسی و کولتوری و ئاینی لەناو کۆمەلگای ئێمەدا بە دیاریکراوی لە سەرەتاکانی سەدەی 20ەوە سەرهەڵدا یاخود بە دیاریکراوی لە ململانەی پێکدادانی نێوان هێزە سیاسیەکانیشدا سەرهەڵەدا ئەگە زۆر ڕوونتری کەمەوە بە تایبەت لە ئێستای هەرێمی کوردستاندا لە سلێمانی لە سەردەمی شێخ مەحمووددا دێتە ئاراوە واتە لەم سەردەمی حکومڕانیە کە ململانەی نێوان ئینگلیزەکان و تورکەکانیش دێتە ئاراوە ئینگلیزەکان چاپخانە لەگەڵ خۆیان دێنن بۆ سلێمانی دەبێتە دەرفەتێک بۆ چاپبوونی چونکە ڕۆشنبیر لەناو ڕۆژنامەدا دەردەکەوێت لە خۆرئاوە لە سلێمانیشدا بە هەمان شێوە ئێمە ئەگە سیرکەین یەکەم ڕۆشنبیرانێک کە سەر هەڵەدەن بۆ یەکەم جار لە مێژووی ئێمەدا کە کاتێک کە تۆ دەڵێ ڕۆشنبیر دەبێت جایکەنەوە بۆ نمونە من حاجی قادری کۆیی و ئەحمەدی خانی ومانە لەبەرەی ڕۆشنبیر حساب ناکەم نەک بەمانایە کە توانەکانیان کەمکەمەوە نەخێر من خۆم سەرسامم بە ئەحمەدی خانی بە تایبەتیش خەریکی لێکۆڵینەوەی تایبەتم لەبارەی ئەحمەدی خانیەوە بۆ گەڕانەوە بۆ سەرچاوە و ڕیشەکانی خۆمان لە ناو کۆمەلگای کوردی بەڵام ئەمانە ناچنە بەرەی ڕۆشنبیرەوە من بڕوام وایە بە بڕوای خۆمەگەر چی پشت بەس نییە بە لێکۆڵینەوەی ئۆبجێکتیڤ و بابەتی زانستی بەڵکو بڕوامای یەکەم چەمکی ڕۆشنبیر و دیاردەی ڕۆشنبیر لە لای ئێمە لە کوردستان بەتیا ئەگەر کورتریشی کەینەوە زۆ کورتیکەینەوە بۆ ئێستای هەرێمی کوردستان لە لای جەمیل سائیب و ئەحمەد موختار جاف و ئەمانە دەستەکە چکەمانە دەستەکەن بە ڕەخنەگرتنی کولتوری سیاسی کۆمەڵایەتی مێژووی نەریتی لە کۆمەلگای کوردی ئەگەر بۆ نمونە تۆ ڕۆمانی مەسلەی ویژدانیان چۆن بوون بە خانەدانی ئەحمەد موختار جاف بخوێنیتەوە ڕەخنەیەکی سەرتاپاگیرە لە کۆی نەریتە کۆمەڵایەتیە کولتوریە سیاسیە باوەکانی ناو کۆمەلگای کوردی کە کاراکتەرێکی مرۆڤ بەرهەم دەهێنێ کە پێ لە هەموو پرەنسیپە مرۆیەکان دەنێت بۆ ئەوەی بتوانێت بە پەیژەکانی دەسەڵاتدا سەرکەوێ ببێ بە خانەدان و ببێ بە فیودالیا خود لە خەومای جەمیل سائیب کە ڕەخنەیەکی سەرتاپاگیرە لە حکمی شێخ مەحموود لەم سەردەمەدا اینجا دواتر بە جۆرێک لە جۆرەکان کوردی زەبوونی ڕۆشنبیری کوردی کە لە سەردەستی فایق بێکەس و پاشان پیرەمێرد و دوایی ئەبانی دیکە هەندێک لەو ڕۆشنبیرانی کە زۆر پراوێزین بەڵام دەستنە بەرەی کاژێکیشەوە دێتە ئاراوەلەوانە ئەحمەد هەردی و هەتا دوای ئەمانە لەمڕۆ من بڕوام وایە ڕۆڵی هاتنی چاپەمەنی بۆ هەرێمی کوردستانی بۆ ئێستای هەرێمی کوردستان یاخود بە دیاری کراوتر بۆ سلێمانی دەرفەتی سەرەکیە یەکەم دەرفەتە بۆ سەرهەڵدانی دیاردەی کارکتەری ڕۆشنبیر لە کۆمەلگای ئێمەدا کە ڕەخنەی کۆمەڵایەتی دەست پێ دەکات لەناو کۆمەلگای کوردستاندا من مێژوەکەی بۆ ئەو کاتە دەگەڕێنەوە ڕەنگە مێژونووسانێکی زۆر بتوانن و بە شێوەیەکی ڕەواش ئەم بۆچوونەی من تەواو ڕەت بکەنەوە بەڵام بۆچوونی من ئەوەیەکە بە دیاری کراوی لەگەڵ هاتنی تەکنیکی چاپەمەنی مۆدێرن دەرفەتی من نامەی ماستەرەکەم لەسەر ئەو فترەیەوە بە لێکۆڵینەوەی ئۆبجێکتیڤیش پێ دەڵێم کە تەواوە ئەو دەزیشاکردەی تۆ تەواو لەبەروی لە کۆتایی بەرنامەکانی تەمان بێگومان ئەگەڕێمەوە سەر ئەم کەیسە لەبەروی هێشتا ئەم کەیسە تێرمان نەکرۆ بە تایبەتی لەو ڕۆ ئەگەر لە 1920ەکان بە سەرەتای دەرکەوتی لەبەروی لە 1970 وردە چاپەمەنی دێتە هەرێمی کوردستان یا باشووری کوردستان بە تایبەتیش سلێمانی بە سەرەتای دەرکەوتی ڕۆشنبیر لە دنیا ئێماکی لەماوەی ئەو 100 ساڵە بە ئەگەر ینی ئەگەر ممکن بێ ئەمە پوختکەینەوە لەماوەی ئەم 100 ساڵە ڕۆڵی ڕۆشنبیر لە دنیا ئێمە چۆن هەڵەسەنگێنی تۆ ینی بە تایبەتی ئەو جیلە تایبەتە ئەوەی کە هەتاوەکو ڕوخانی ڕژێمی پاشایەتی دوای ئەوە کە بە تایپە چەپەکەی دەرەکەون دوای بە تایپە قەومەکەی کە لە بینی جەلالی و مەلایادا بەژەبن و دوایتریش لە دوای ڕاپەڕینە ئەم 100 ساڵە ئەگەر زۆر پوختیکەی تۆ چۆن هەڵەسەنگێنی ڕۆڵی ڕۆشنبیر لەماوەی ئەم 100 ساڵە
بە کورتی ئەگەر زۆر باسیکەم لەبەر ئەوەی کوردستان بە دیاریکراوی باگراون چوارچێوەی کوردستان ئەگەر زۆر کوشتریی کە هەرێمی کوردستان زوو بزوتنەوەی بە ڕزگاری خوازی نەتەوەیی بە جۆرێک لە جۆرەکان سیکۆلاریزە دەبێت بەرەو جۆرێک لە بەتایبەتی لە دەیسیەکانەوە بەرەو بیری چەپڕەوی و چەپگەری و مارکسیستیش دەڕوات وردە لەم ڕۆوە کاریگەری بزوتنەوەی ئیسلامی لەسەر کۆمەڵگای کوردستان زۆر کەم دەبێت لەبەر ئەوە دەرفەتێک دێتە ئاراوە کە ڕۆشنبیر لە 100 ساڵی ڕابردوودا هێدی لە ناو کۆمەڵوردە لە ناو کۆمەلگای کوردستاندا سەر هەڵدا هەتاکو دەرکەوتن و هەژمونی ئیخوان موسلیمین لەسەر هەرێمی کوردستاندا کە بەرەی ئەنتی ڕۆشنبیر دێتە ئاراوە بەرەی دژە ڕۆشنبیر دێتە ئاراوە لەبەر ئەوەی ڕیشەیەکی بنچینەیی نێوان کاکسالار باسی لەوە کرد کە من ڕوانگەی ڕەخنەییم بۆ بەڕێزی هەیە لە یەکەم هەنگاوەکانی دیاردەی ئەنتی ڕۆشنبیر دژە ڕۆشنبیر لە سەردەستی نەوەی دووەمی ڕۆشنبیرانی ئیخوان موسلیمین دێتە ئاراوە کە ڕاستەوخۆ ئیهانەیەکی سەرتاپاگیر بە ڕۆشنبیران دەکەن وەکو جۆرێک لە پرۆتستسیون و سۆزانیگەریش لە قەڵەمی دەدەن کە دیاردەیەکی خۆرئاواییە بۆ دوورخستنەوەی مرۆڤی موسڵمان لە پرەنسیپە ئیسلامیەکان و بردننی بەرەو بە ئەوروپایی بوون لەسەر دەستی بۆ نمونە یوسف قەرزاوی محەممەد قوتب سید قوتب بە شێوە ڕادیکاڵەکەی پاشان ڕاشد ئەلغەنووشی و پێشتریش ڕەشید ڕەدا و ئەمانە کە لە میسر و ئەمانە دێناراوە لە دوای 2023 بە دیاریکراوی یاخود پێش 2023 کە هەژمونی وردە ئیخوان موسلیمین دێتە ئاراوە واتە شەپۆلی دژە ڕۆشنبیر دێتە ئاراوە کە ڕیشەی لە ناو ڕژێ قوڵی لەناو ئیخوان موسلیمیندا هەیە بەڵام پێشتر لەم 100 ساڵەدا ڕۆشنبیرانی کورد بە دیاریکراوی ئەگەر ئێمە بەتەنها لە چوارچێوەی کوردستاندا سیرکەین و بەراوردی دەستکەوتە گەورەکانی نەکەین کە ڕۆشنبیر لە خۆرئاوا هەیبووە بەتەنها چاومان لەسەر کوردستان ڕۆڵێکی پۆزیتیڤی ڕۆشنبیران هاتە ئاراوە بە چاوکردنەوەی کۆمەلگای کوردی ڕوانینی ڕەخنەیانە بە چاویلکەی ڕەخنەیانە لە پەیوەندی کۆمەلگا و دەسەڵات لە پەیوەندی نێوان باوک و کوڕ لە پەیوەندی نێوان کچ و دایک ئەم وردە کۆمەڵێک دەستگای چەمکسازی ڕۆشنبیر دەیداتە دەستی مرۆڤی کۆمەلگای کورد تا سەر هەڵدانی شەپۆلی دژە ڕۆشنبیری بە دیاریکراوی بەڕێز پێشڕەوجان زۆر سپاس بۆ ئەو بەشداریە بێگومان گەڕانەوەی ترمانە بێ بۆ سەر هەمان کەیس لە بەرنامەی دیکە من سوپاس دەکەم ئەمە وەکو دوا بەشداری لە بەرنامەکەیە وەرەگرم بێگومان لە کاتی ترا گەڕانەوەمانە بێ بەس بابەتەکەمان ڕوشانەوە بەڵام گەڕانەوەی ترمانە بێ زۆر سپاس بۆ بەشداریت بۆ دوا بەشی بەرنامەکە ئەبێ زۆر بە کورتی پرسیار لێ بکەم هەڵسەنگانی تۆ هەمان پرسیارەتەوەکەم بۆ ئەو 100 ساڵەی دەرکەوتنی ڕۆشنبیر لە دنیا ئێمە چۆن من بڕوام بەوە هەیە وەکو چۆن مناڵێ من بە نمونەی واقعی باسەکەم و سەرنجەکانی کاک پێشڕۆ بەلامەوە گرنگن بەزەوەی کە بەلای منەوە گرنگە نایبەسمەوە بە خۆراوەوەی ئەم بابەتەیە ئێمە زۆر بە ئاسانی دێین تەکنیکێکی لێدانی دەرزی لە مناڵ کە دکتۆرێک دێ کۆمەڵە تەکنیک دەکا کۆمەڵی شێوازی تایبەت دەکا بۆ ڕاکێشانی سەرنجی مناڵێک و دەرزەکەی لێ دەدا بێ ئەوەی ئازاری هەبێ ئەمە ڕۆشنبیرە ئەمرۆڤە بەڵام ئەگەر دکتۆرێکی تر بێنین هەمان پرۆسە بکە بەڵام ئەو تەکنیکانە بەکار ناهێنێ بۆ سەرنج ڕاکێشانی دەرزەکەی لێدا مناڵەکە خۆی ڕقەکە لی نادرێت زیکوزارێکی زۆر دەکات دژی دەوەسێتەوە هەتا لە دکتۆر دەترسێ من قسم مناڵی شەیە هەر قبولی ناکات چێک هەر تەکنیکی منیش دەرزەکەی لەبەرەوەی یادەوەری کۆمەڵگای جا من مەبەستەکەم ئەمەیە بۆی ئەم جۆرە کەم کەینەوە لەو جۆرە ڕەتفعلە ڕەدعە کەم کەینەوە ئێمە پێویستمان بە هوەری تایبەتی گەیاندنی هەمان ئەو بابەتە ئینسانیانەیە کە زانست عەقلانیەت بەرهەمی هێناون بەڵام پێویستەکە بە هوەرێکی مامەڵەکردنی کۆمەلگاکەی خۆمان و ناسینی کۆمەلگاکەی خۆمان و سوودوەرگرتن لەو دەریچە و دەرگانەی کە لە مێشتی خودی کەسەکانە هەیە ڕۆشنبیری کورد لە ماوەی 100 ساڵە ئەوەی کردووە ڕۆشنبیرانی مەخەڵکانی بەشێکی وای زۆریان نەمولحید بوون نەجدین بوون کردویانە بەشێکی زۆریان بەڵام بەشێکی شەیە کاتێکە یەکسەر خیتابەکەی ئەکاتە خیتابێکی ئەوروپی ئەم ڕەتفعل دروستەکە مرۆڤ کائینێکە حکمی پێشداوەری ئەکات ئێمە کۆمەلگاکەمان پێشداوەری حکم دەکات لەسەر فۆرم حکم دەدات لەسەر قسەیەک حکم دەدات بۆی ئێمە بتوانین کۆمەلگایی کە لە ڕۆشنبیری وەرناگرێت کە بەهاکانی دیموکراسی و مافی مرۆڤوانە لە ئەوروپا وەرگێت هەمان بەهانە کۆمەلگەیەکی عەرەبی لە کۆمەلگەیەکی خەڵکی وەرەگرێت بۆچێ بێ ئەمە عیب نەبێ ئەو لەبەرەوەی پێشتر زەمینەی خۆی هەیە مەسەڵ کۆمەلگای کوردی ئێمە دنیای تەسەوفی هەیە
بۆ نمونە لە ناو ئەم کۆمەلگایەدا موسڵمان بوون پێشینەیەکی تەسەوفی هەیە بە چەند سەد ساڵ ئەو ژیارە ئەو هینە هاو بەشە ئەو ڕێگا و بەشە ئەو ئاسانەکە و وەرگرتە ئاسانەکە مەسە ئەڵێم هەیەی مجتەمەعیشی دینە سێکە ڕەتفعلی متەسەوفەکان بەرامبەر بە کەسێک کە جیاوازە لەوان چۆنە ڕەتفعلی جهادیەک چۆنە ڕەتفعلی ئەخوانیشی مەکتەبی چۆنە یعنی ئەوەی کە کەسێک تەنها شاعیرەکانی هەڵەگرێ وەزایفە دینیەکانی هەڵگرێ و باوەڕی بە جیهاد نییە هەری کە ڕەتفعلێکی جیاوازی هەیە هەر هەمووشان ئەگەڕێنەوە بۆ سەر یەک مەرجع بۆیە من باوەڕم بەوە هەیە جارێکی ترەڵێمەوە ڕۆشنبیری ئێمە پێویستەکە مخاتەبەکەی بناسێ و ئەو دەرگایانەی کە لە بەردەمیا ئەزانێ بە چ کلی لێگەکرێنەوە بۆ کلیلەبی کاتەوەی جنابێت تێنتی بۆ دابێت دەست خۆش زۆر سپاس بۆ ئەزیز و خۆشەویست کاکە سالار فەتاح کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵ مابوو بەڕێز و ئەزیز پێشڕۆ محەممەد کە لە ئەڵمانیاوە بەشداری بەرنامەکەی کرد بێگومان ئێستا ینی ئیتر ئامادەین بۆی کە بەرنامەکە درێژە پێبین لەسەرەوەی بۆچی ڕۆشنبیر لەم دنیا نەدیتیانی ئێمە ئەوەندە دوژمنی هەیە بەتایبەتی لە کۆمەڵگەی کوردیا لە دوای ساڵی 2011ەوە بەرەی جیاواز لە دەسەڵاتەوە لە ئۆپۆزیسیۆنەوە لە کۆمەلگاوە لە هێزە ئاینی و نائینیەکانەوە هەمویان بەرامبەر بە ڕۆشنبیر وەستاون و نارەکانی زۆر بوون لە بەرنامەکانی دیکە هەوڵین لەسەر هەمان پرس گفتوگۆ بکەین و وەڵامی و پرسیارە بینەوە کە بۆچی ڕۆشنبیران لە کۆمەلگای ئێمە ئەوەنە ناریان زۆرە تا بەرنامێکی دیکە تا بێگەشتێکی دیکە بخواتان سپێری هەرسا و سەلامەت دروست بوون و باز بۆ هاوڕێیان لەزیز